سیستەمی بەرگری موشکی و ئاسمانی. ئیسرائیل تاکە وڵاتی ناوچەکەیە کە خاوەنی تۆڕێکی بەهێزی بەرگری موشکی فرەچینە کە پێکهاتوون لە 3 چینی جیاواز، لەوانە گومەزی یاسنین. ئەم سیستەمە بەرگری دەکات لە بەرامبەر موشکی کوردمەودا لە دووری 4 بۆ 7 کیلۆمەتر. قەلغانی داوود دووەم سیستەمی دژە موشکیە، بەرگری لە موشکی مەودای مامناوان، تۆپ و فڕۆکەی بێفڕۆکەوان لە دووری 40 بۆ 300 کیلۆمەتر دەکات. تیژڕۆ سیستەمێکی دیکەیە لە هەردوو تیرەی دووەم و سێیەم پێک دێت. دیزاین کراوە بۆ ڕێگریکردن لە موشکی بالیستیکی مەودای دوور و بەرگریکردن لە هەڕەشە ئەتۆمیەکان. تەواوی ئەم سیستەمانە لە ڕێگەی ژیری دەستکرد و مانگە دەستکردەکان داتا وەردەگرن و لەلایەن تۆڕی یەکگرتووی ئەمریکا و ئەوروپا پێشخراون. لە بەرامبەردا ئێران خاوەنی سیستەمی دژە موشکی باڤار 373 و خورداد دەیە کە ئەم جۆرەیان توانای هەیە لە یەک کاتدا چەند ئامانجێک بپێکێت، بەڵام بە شێوەیەکی گشتی سیستەمە دژە موشکیەکانی ئێران زۆر جار هێرشەکان ناناستنەوە یان ناتوانێت ئامانجەکەی بپێکێت.